بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. براني برز وخوشويست، سلام ورحمتي خواهي پروردگار برجه بسر همولايك ماندا، وخواهي پروردگار عاقبة خير مان بكا، وسر برز وسر فرازي دنيا وقيامت مان بكاتر، وخواهي پروردگار بقوري وعظمتي خوي داهاتو مان للرابردو مان باشتر بكاتن، و درسان بخاتة ترازي حسنات مان. خوش حالم كلا درسي چدي كلا شرح متن عقيدة طحاوي بخزمتان دقموا قيشتنا فقري بستنو كذا فرمي: وإن محمدا عبده المصطفى ونبيه المجتبى ورسوله المرتضى. باش ئەوەی کە بە هەرسێ جۆری یەکتاپەرستی، تەوحید، ئولوهیە و ڕوبوبیە و ئەسما و صیفات بە تەفسیلی شەیخی تەحاوی لە دەرسەکانی ڕابردوو بۆمان باسکردن، و بە تایبەتیش زۆر تەرکیزی لەسەر قودڕەت و دەسەڵات و مەشیئەتی خوای پەروەردگار کردبووە، ڕەحمەتی خوای لێ بێ، کە زۆر پێویستە لەو زروف و سەردەمەی ئێمە ئینسانی مسلمان ئاشنا بێ و هەڵوەستەی لەسەر بکاتن. دێتە سەر فەقەرەی دووەم کە شەرحی کەلیمەی تەوحید و لا ئیلاهە ئیلا اللهە، کە دەڵێی ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله، ئەو جا دەڵێی وەئەشهەدو ئەنە محەممەدەن عەبدوه وەڕەسوولوه، کە بەشی دووەم و فەقەرەی دووەمە. ئەگەر ئەو دوو بەشە پێکەوە هەردوو بە مەزبوطی ئینسان تێیاندا سەرکەوتوو نەبێ، ئەسڵەن کەلیمەی تەوحید و کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله جێگیر نابێتن. و ئێستانە کە دێتن بۆمان باسی شخصی پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام، و پێغەمبەرمان پێدەناسێنێ عەلەیهی سەڵات وسەلام. ئینسان هەتا پێغەمبەر نەناسێ عەلەیهی سەڵات وسەلام ناتوانێ چۆن هەڵس و کەوت و معاملەی لەگەڵ بکات. برا بەڕێزەکانی خۆم، لەو فەقەرەی 29دا شەیخی تەحاوی چەند عیبارەتێکی بەکارهێناون بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، لەگەڵ هەر عیبارەتێکی تایبەتمەندیەکی لەگەڵ ڕەبت کردووە، کە ئەو تایبەتمەندیە لەگەڵ عیبارەتەکە هەمووی لە قورئان داوەرگیراوە. ئەنی سەر بەخۆ نهاتووە وەکو بڵێ شاعیرێکی بەس بۆی کە وەزن و قافیە و ئەوانە ڕێکخات و بۆی کە شعرەکەی لێ تێک نەچێیان مەتنەکەی لێ تێک نەچێت. دەفەرمێ وئینە محەممەدەن عەبدوه المصطفى. ئەگەر تەماشەکەین جارێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵە ناوێکی هەن، با لەوە دەست پێ بکەین. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە صەحیحی بوخاری دەهاتووە، دەفەرمێ ئەنە محەممەد وأنا أحمد وأنا الماحي الذي يمحي به الكفر وأنا الحاشر الذي يحشر الناس على عقبي وأنا العاقب والعاقب الذي ليس بعده نبي. أو أنا هموي ناوي بيغمبرا عليه الصلاة والسلام، وهر يكي مدلول واتای خۆی هەیە ئەگەر بە دوای دابچین، بەڵام لە هەمانیان مەشهورتر کە وەکو عەلەمێک وایە بۆ ناسینەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ناوی محەممەدە. محەممەدیش لە حەمدەوە هاتووە، لە ستایش، زۆر ستایشکردن، کە زۆر ستایش دەکرێت، زۆر ناوی دەهێندرێتن. و عیسا عەلەیهی سەڵات وسەلام مژدەی بە قەومەکەی خۆیدا وەسیەتی کردوون، ئامۆژگاری کردوون کە ئیمانی پێبێنن لە دواوی کە پێغەمبەرێک دێ کە ناوی چییە؟ ئیسمه ئەحمەد. کە پێغەمبەریش لێرە عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ یەکێک لە ناوەکانی من چییە؟ ئەحمەدە. دەفەرمێ
وإن محمدا عبده المصطفى. كلمة اصطفاء برابر زكاني خوم واتا هەڵ بژاردن لە نێوان ئەقران و لە نێوان خەڵکێکە و لە ناویاندا دەژی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ڕووی ئینسانیەتەوە ئینسان بووە، بەشەر بووە، مەلایکەت نەبووە، صفەتی خوایەتی نەبوون، غەیبی نەزانیوە. لەبەرەوەش خوای پەروەردگار پێی دەفەرمێ قل ئینەما ئەنە بەشەڕ مثلکم، ئەمیش ئینسانێکم وەکو ئێوە، بەس فەرقەکەی من لەگەڵ ئێوە چییە؟ یوحا ئیلەی، خوای گەورە وەحیم بۆ دەنێریتم کە دەفەرمێ وئین محەممەدەن عەبدوه المصطفى. ئەو محەممەدە جارێ بۆی کەوەی لە مێشتی خۆتان ببەنە دەرکە غەیری عەبد و بەندە هیچی دیکە نییە، لاتان زۆرەوە نەبێ صفەتی ئیلاه و صفەتی خوایەتی بدەنە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. لەبەرەوەش لە دووسێ شوێنی قورئانەکە تەماشەکەین لەو شوێنە حەساسانە خوای گەورە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە چۆ سەو دەکا؟ بە عەبد. سبحان الذي أسرى بعبده. ئیسرا و میعراج کە هەردووچی لە قورئاندا هاتوون، هەردووچی لە قورئاندا هاتوون، هەرچەند هەندێک دەڵێن میعراجەکە نەهاتوو بەڵام ئەگە ورد بیەوە لە قورئاندا لەوێن دەرێش، لەوێن دەرێش خوای گەورە تەبارەک و تەعالە باسی شەوڕۆیی پێغەمبەری کردو عەلەیهی سەڵات وەسەلام هەر لە قورئاندا. لەبەرەوە برا بەڕێزەکانی خۆم محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام عەبدە، بەڵام لە ناو ئەو عەبدانەی خۆی کە عەبدی باش و چاک زۆرن، بەڵام دیارە محەممەد عەلەیهی سەڵات وەسەلام لە هەمانیان کامڵتر و لە هەمانیان مؤهلتر بووە کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە دوایین پەیام و دوایین ئەمانەت بخاتە سەرشانی کە محەممەد المصطفى عەلەیهی سەڵات وەسەلام. ونبيه المجتبى. تقريبا اجتباء و اصطفاء هەردووچی هەر یەک واتە و یەک مەدلول و یەک مانان. و ئەو پێغەمبەرێ عەلەیهی سەڵات وەسەلام ئەو نەبیەیە کە ئیجتیبا ئەوەیە کە خوای گەورە هەڵی بژارد بێتن بۆی کە ئەو پەیامەی پێ ڕابگەێنێتن و پێی بداتن بۆی بە خەڵکەکەی ڕابگەێنێت. وەڕەسوولوه المرتەضى. و ئەو پێغەمبەرەیە عەلەیهی سەڵات وەسەلام کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە هەڵی بژاردووە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام وەحی پێدا ڕەوانە کردووە و خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ڕازی بووە بەوەی کە ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام ببێتە دوایین پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و دوایین پەیامبەر و خوای پەروەردگار تەبارەک و تەعالە ئەمانەتەکەی خستۆتە سەرشان. برایانی بەڕێزم، لێرانە دووسێ شت هەن پێم خۆش هەڵوەستەیان لەسەر بکەین. یەکەمیان وەکو گوتم دەربارەی عەبد لە شوێنێکی کە دەفەرمێ لەما قام عەبد الله يدعوه كادوا يكونون عليه لبدا. لە ڕووی داوە بانگەوازەوە و لە قورئانی پیرۆزدا ڕێز و حورمەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لای خوای پەروەردگار زۆر عەجایبە. طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموو پێغەمبەران گەورەترە. بخۆی دەفەرمێ ئەنە سەید ولدی ئادەم وەلا فەخر، گەورەی نەوەی ئادەمم بەڵام بە شانازی و فەخر وە ناڵێم بۆی کە وەکو بڵێ بچێتە بابی فەخر و ئەوانە. واقعەکە چۆنە ئاوایە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام گەورەی نەوەی ئادەمە، لە هەموو ئینسانەکان گەورەترە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالە
ڕێز و حورمەتی زیاترە. لەبەرەوەش تەماشەکە لە قورئانی پیرۆزدا لە یەک شوێن کە بانگی دەکاتن بە صیفەتی نبووەت و بە صیفەتی ئەمر و بە صیفەتی نەهی قەت ناوی نەیناوە، یان یا ئەیوهە النەبی یان یا ئەیوهە الرەسوول. بەو دوو سیغەیە باسی پێغەمبەری ئێمە دەکات خوای پەروەردگار تەبارەک و تەعالە. پێغەمبەرانی دیکە بالئیجماع خوای گەورە ناوی هێناون، یا ئادەم، یا نوح، یا ئیبراهیم، یا موسا، یا عیسا، شعیب، داوود، یعقوب، یوسف، ئیلیاس، هەرچی کە پێغەمبەرانن عەلەیهیمو خوای گەورە بەس بەناو ناوی هێناون. بەڵام ئەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەس بە ئەو چەند شوێنەی کە ناوی تێدا هاتووە و تعریفێک ناوی هاتووە، وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل ما كان محمد أبا أحد من رجالكم ولكن رسول الله وخاتم النبيين. لێرانە ئەوە مهمە بزانن کە گەورەی و قەدر و ڕێزی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لای خوای گەورە چەندە. ئەو جەبرا بەڕێزەکانی خۆ خوای پەروەردگار لێرانە بە دوو صیفەت، بە دوو ئەوە کە هەم صیفەتی نبووەتە هەم صیفەتی ڕیسالەتە، بە هەردوو صیفەت باسی پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام لە قورئانی پیرۆزیشدا. ولكن رسول الله وخاتم النبيين. فرق جیاوازیەکەیە لە نێوان ڕەسوول و نەبی، فرق جیاوازیەکەیە لە نێوان ڕەسوول و نەبی. دنیایە کە ڕێتان تێکەوت هەندێک شت نووسراوە کە لە شوێنی خۆی دانیە لە جیاوازی نێوان ڕەسوول و نەبی. بۆ نمونە دەڵێ نەبی خوای گەورە شەریعەتێکی بۆ ناردووە، بەڵام ئەمری پێ نەکردووە کە ئەو شەریعەتەی ڕابگەێنیت و بە خەڵکی بڵێتن. یەکەواتە هەر قەولەکە زۆر زەعیف و زۆر لاوازە. معقولە شەریعەتێکی بۆ بنێری بەڵام بڵێ بە کەس مەڵێ؟ ئاخرەوە لەگەڵ مەقامی پێغەمبەراندا نایەتەوە عەلەیهیمو سەڵات وسەلام. کەچی خوای پەروەردگار دەفەرمێ لەتوبەیینونەه للناس ولا تەکتومونە. ئێوە بە پێغەمبەران دەفەرمێ عەلەیهیمو سەڵات وسەلام، نەک بە پێغەمبەران. بە بانگخوازان دەڵێ، بەوانە دەڵێ کە ئەهلی دین و شەریعەت زان و شارەزان دەفەرمێ نابێ ئەو عیلمەی کە پێتانە کەتمیکەن، دەبێ بە خەڵکی ڕابگەێنن. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵام هەر کەسێک عیلمێکی پێ بۆ ئەو عیلمەی کەتم کرد و بە خەڵکی ڕانەگەیان خوای گەورە لغاوێکی ئاگرینی دەخاتە سەر و دەخاتە الموزوع ئەوانە. ئەو قەولە زۆر زەعیفە و زۆر لاوازە، ئیوەنی هەر باز بکرێتن. قەولی بە قووەت و ڕاجح لە مابەینی جیاوازی نێوان ڕەسوول و نێوان نەبی. جارێ هەموو ڕەسوولێک نەبیشە، هەموو ڕەسوولێک نەبیە. ڕەسوول ئەو پێغەمبەرەیە عەلەیهی سەڵات وسەلام کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە شەریعەتێکی نوێی بۆ ناردووە، ئەو شەریعەتە نوێیە ڕایگەیاندووە، داوە و بانگەوازی پێ دەکاتن لە ناو ئەو خەڵکەدا. جا چەندی بۆ دەستە بەردەبێ و چەند خەڵک وەڵامی دەداتەوە شتێکی دیکەیە، ئەوە مشکیلەمان نییە. تەماشەی زۆر و کەمی ئەو خەڵکە مەکە کە ئیمانیان هێناوە، کە باوەڕیان هێناوە، کە وەڵامی ئەو پێغەمبەرانە دەدەنەوە. بەڵام ئەوەی تەماشە دەکەی شەریعەتێکی نوێی هێناوە، ئەو شەریعەتە نوێیە بە خەڵکی ڕادەگەیەنیت و خەڵکەکە داوە بانگەوازیان لەگەڵ دەکا لەسەر ئەساسی ئەو شەریعەتە. بەڵام نەبی پێغەمبەرە، خوای پەروەردگار وەحی بۆ ناردووە، بەڵام ئەو وەحیە و ئەو پەیامەی تەکمیلەی زیندووکردنەوەی ئەو شەریعەتەی پێغەمبەرەکەی پێشی خۆیەتی، زیندووکەرەوەی ئەو شەریعەتەی پێش خۆیەتی کە پێغەمبەرەکەی پێشی خۆی ماوەکی زۆری بەسەردا چووە. وەکوها خوای گەورە تەبارەک و تەعالە کە باسی بەنی ئیسرائیل دەکات لە سوورەتی یاسین، واضرب لهم مثلا أصحاب القرية إذ جاءها المرسلون إذ أرسلنا إليهم اثنين فكذبوهما فعززنا بثالث. ئەو جا کە هەرسێکان شەهید دەکەن، یەخۆ هەر پەیامێکی ئەوە نەهاتوە، هەموو جارە شەریعەتێکی نە، ئەو بەردەوام بوون لەسەر ئەو ڕێباز و ئەو شەریعەتەی کە پێغەمبەرەکەی پێشی خۆی لەسەر بوو. ئەو جا ئەو پیاوە ساڵحەی دیکە کە بەشێکی لە مفەسرین کە دەفەرمون ناوی حەبیب النەجارە، بارحاڵ ئیشمان بەناوی نییە،
کاتێک کە دێت تەماشا دەکات داعوە و بانگەوازەکەی هەمان داعوە و بانگەوازی ئەو پێغەمبەرانی پێشخۆیەتی. قال يا قوم اتبعوا المرسلين، بدوای پێغەمبەران بکەون لەبەرەوەی ڕێگایەکی ڕاستە. ئەو جەبرا بە ڕێزەکانی خۆم چۆن خوای پەروەردگار تەبارەک و تەعالە لە ناو ئینسانەکاندا خەڵکێکی هەڵبژاردووە بە جیاوازی لە زروف و زەمەن و لە شەخصیات و لەوانە تایبەتمەندی خۆیان هەبوون، بە هەمان شێوە لە ناو مەلایکەتانیش خوای پەروەردگار پەیامبەری هەڵبژاردوون لە ناو مەلایکەتاندا، بەڵام ئەوە نەبووە بڵێ بە زروف و مروری زەمەن گۆڕانکاری بەسەردا بێت. یەک مەلایکەتی داناوە کە ئەوە حیساب کە نوێنەرایەتی هەموو مەلایکەتان و وەخوای پەروەردگار تەبارەک و تەعالە پەیامی خۆی بۆ دەنێری بۆچێ بۆ پێغەمبەران کەوە ئەو ڕیسالەتەی کە بەمە دەگات لەلایەن مەلایکەتێکەوە دێتن کە بە پێغەمبەرانی ڕادەگەیەنێ و پێغەمبەرانەش عەلەیهیمو سەڵات وسەلام بێمە ڕادەگەیەنن کە جوبریل عەلەیهی سەڵات وسەلام. و ئەو عیلاقەی جوبریل عەلەیهی سەڵات وسەلام، ئەو عیلاقەی جوبریل عەلەیهی سەڵات وسەلام لەو ڕۆژەی وەکە ئادەم عەلەیهی سەڵات وسەلام هاتووتە سەرزەوی بەردەوام بووە لەگەڵ سەرزەوی لەگەڵ ئەو پێغەمبەرانە عەلەیهیمو سەڵات وسەلام بە مروری زەمەن پێغەمبەر بۆ پێغەمبەر، پێغەمبەر بۆ پێغەمبەر، جیل بۆ جیل هەتا پێغەمبەری ئێمە عەلەیهی سەڵات وسەلام، هەتا پێغەمبەری ئێمە وفات دەکا عەلەیهی سەڵات وسەلام قەتعی عیلاقەی ئەرز و ئاسمانان نەبڕابوو. هەر شتێک بایە، هەر حادیسەیەک بایە، هەر قەزیەکی زۆر گرنگ بایە کە پێویستی بە تەدەخولی ئاسمان بایە، پێویستی بە تەدەخولی خوا بایە تەبارەک و تەعالە بۆی کە بۆ خەڵکی ڕوون کاتەوە هەندێک قەزیە پێویستی بە قەزیەی فتوا و قەزیە ئەوە دەکات کە ڕوونکردنەوە و حەڵاڵ و حەرام و ئەوانە فەوڕەن خوای پەروەردگار تەبارەک و تەعالە جبریلی دەنار عەلەیهی سەڵات وسەلام و ئەو پەیامەی بە پێغەمبەر دەگۆ عەلەیهی سەڵات وسەلام. نمونە زۆرن لە مەسەلەی ظیهارە، لە مەسەلەی وەچی گوتی بابەت زۆرن، مەسەلەی حەیضە، مەسەلەی زۆرە، ینی خوای گەورە تەبارەک و تەعالە وەکو وەڵامێک بۆ پرسیارەکانی خەڵکەکە و بۆ پرسیاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەڵامی داونەوە. لەبەرەوەش کە پێغەمبەر وفات دەکا عەلەیهی سەڵات وسەلام هیچێک لەو ئافرەتە سەحابیانە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ بەردەوام دەگری، بێتاقەت دەبێ، ماوەیەکی زۆر بەکو بڵێ خەڵکەکە هەمووی هێور بووەتەوە، بەڵام ئەو ینی خەبەر بۆ ئیمامی ئەو بەکردێک کە خەلیفەی موسڵمانانە دەڵێن فڵانکە ئافرەتە ئێستاش بەردەوام هەموو ڕۆژێ هەر دەگریت. ئەویش لەگەڵ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ دەچن بۆ لای دەفەرمون بۆ دەگری فڵانە وەڵاهی بۆی ناگریم کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وفاتی کردووە و دەزانم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وفاتی کردووە شوێنەکەی خۆشتر و چاکتر و ئیسراحەتی کردووە. ئەی بۆ دەگری؟ فەرمووی بۆی دەگریم کە قەتعی ئاسمان و زەوی بە مردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قەتعێکی تێکەوتە تا ڕۆژی دوایی جارێکی دیکە نابیسینەوە جبریل عەلەیهی سەڵات وسەلام بێتەوە سەر زەوی و پەیام و کەلامی خوای پەروەردگارمان بۆ بێنێت. ئەو فەهمە زۆر گرینگە برا بەڕێزەکانی خۆ. ئەوجا دێتە سەر فەقەڕەیەکی دیکە کە دەفەرمێ وئینەه خاتەمە الئەنبیا. ئەو برایشمانەوە پەنجەی لێ هەڵگرتین دەڵێ یەک دەقەت ماوە با بۆ دەرسی داهاتوو بێ کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ وئینەه خاتەمە الئەنبیاء وئیمامە الئەتقیاء وسەیدە المرسەلین صلی الله عليه وسلم. یا ربی خوای بۆ خاتری گەورەی و عەزەمەتی خۆتکەی و بەر شەفاعەتی ئەو پێغەمبەرەمان بێخی عەلەیهی سەڵات وسەلام و بە خزمەتی بگەین لەسەر حەوزی کەوسەر بەدەستی مبارەکی ئاو بخۆینەوە. و برا بەڕێزەکانی خۆم هەر کەسێکمان طموحمان لە بە خزمەتکردنی بە خزمەت گەیشتنی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام دەبێ سنەتەکانی زیندیکەینەوە و سنەتی فعلی و سنەتی قەولی و سنەتی تەقریری و هەوڵ دەین خۆمان جوانکەین بە سنەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. والسلام عليكم ورحمة الله وبركاته.